بەغدا بۆتە سەنتەری سەرنجی هەموو عێراق. شەقام بە پەرۆشەوە چاوەڕوانی ناوی نوێی لیستی دەستگیرکردنەکان دەکات. چەند ڕۆژێکە سەرۆکوەزیران فەرمانی جەنگێکی بەربڵاوی دژی گەندەڵی دەرکردووە. جەنگێک کاو کاتە لەگەڵ ئامادەکاریەکانی بۆ گەشتە چاوەڕوانکراوەکەی هەفتەی ئەم مانگە بۆ واشنگتن. عەلی زەیدی دەیەوێت پێش فڕینی فڕۆکەکەی متمانە بۆ تەواوکاری کابینەکەی لە ئەنجومەنی نوێنەرانەوە بەدەست بێنێت، بەڵام شەپۆلی دەستگیرکردنەکان هاوکێشەکەی گۆڕی. بە گوتەی پەرلەمانتاران پرۆسەی دەنگدانەکە کەوتوتە دوای گەڕانەوەی لە ئەمریکا. دیارەوەی کە ئێمە ئاگدارین بۆ ئەوەی کابینەکەی عەلی زەیدی تەکمیلە بکرێت ئەکەوێتە دوای سەردانەکەی هەفتەی مانگی بۆ ئەمریکا، لە دوای ئەوەی کە گەڕایەوە ئەو کاتە تەکمیلی کابینەکەی عەلی زەیدی ئەبێت. سەبارەت بەو فەوزایەکەوە ئێستاکە لە عێراقا من ناوێنانە فەوزانایەنەم ڕێخستنەوەی ئیش و کار و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەبەرەوەی لە عێراقا ئێمە ئاگدارین ماوەیەکی زۆرە گەندەڵی بە شێوەیەکی گشتی بەربڵاو بووتەوە لە هەموو جونگەکانی دەسەڵات و لە نێو پەرلەمانیشتا، بەڵام ئەمە ئەوە ناگەینێ ئێمە بڵێن ئەو گەندەڵی کەوا لە عێراقا هەیە هەموو لایەنەکان ئەگرێتەوە. ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارە هەفتەی داهاتوو بگەڕێنە بەغدا و دانیشتنەکانی پەرلەمان دەست پێ بکاتەوە، بەڵام بە بڕوای چاودێرانی سیاسی هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی گرفتی گەورە لە پێش تەواوکاری کابینەکەی زەیدی دروست دەکات. ئەو هەڵمەتی دەستگیرکردنەی کە بە ناوی پرۆسەی با بڵێن بڕنگاربوونەوە یاخود ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی عێراقا دەستیان پێکردووە، بێگومان کاریگەری بێت لەسەر پرۆسەی پێکهێنانی حکوومەت یا تەکمیلەکردنی حکوومەت لە کابینە وەزارەکەی عەلی زەیدی، و ئێمە گەردیقەت بیت لە ئاخر کۆبوونەوەی ئیتاری تەنسیقە لە بەیاننامەکەیان بە هیچ شێوازی ئاماژەیان بەوە نەدا کە پەلە بکرێت لە تەشکیلکردنی حکوومەتە یاخود ئەو وەزارەتانی کەماوەتەوە. بە گوێرەی دوایین زانیاری لە کۆی 120 کەسی داواکراو کە دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆیان دەرکردووە. تا ئێستا 40 دەستگیر کراون و لە ئەنجامی لێکۆڵینەوە سەرەتایەکان ژمارەکان زیاتر بوونە. بۆیە شەقامی عێراقی خروشاوە و هێزێکی زۆری ئەمنی تایبەت بەسەر پارێزگاکان دابەش بوونە و گروپە چەکداریە میلیشیاکانیش لێرە و لەوێ خۆیان نمایش دەکەن و دەیانەوێت سەر ئێشە بۆ کابینەکەی زەیدی دروست بکەن. دیار جەمال دەنگی ئەمریکا.